بەڵێ سڵاو دیارە لابردنی بەڕێوبەر یاخود هەرچ کەسێک لە کورد لە پۆستە ئیداریەکان و پۆستە ئەمنیەکان ڕووداوگەلێکن یانی لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم بۆتە دیاردە لە کەرکووک کە پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بەشێکی زۆری لەو بەڕێوبەر یاخود ئەو پۆستانە لە کورد وەرگرتوتەوە لە بەرامبەردا داوینی بە کەسانی عەرەب یاخود کەسانی نزیک لە خۆی دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند هەوڵێک هەبوو بۆ ئەوەی قایمقامیەتی قەزای داقوقیش بدرێت بە عەرەبێک کە ئەمەش بۆ خۆی پێچەوانەی ڕەنگە دەستوریش بێت یانی چونکە کورد لە شارەکەدا لە ڕووی هەڵبژاردن یاخود لە دەنگدان یەکەمی کەرکووکە بەڵام بەراورد بە پێکهاتەکانی دیکە کەمترین پۆستی بەدەستەوەیە لە بەرامبەردا یعنی لە کەرکووک 12 ناحیە و 4 قەزا هەن لەم ژمارەیە تەنها دوانیان قایمقامیان کوردن یاخود مدیری ناحیەکانیان کوردن کە ئەوانیش بەڕێوبەری ناحی قەرانجیر و بەڕێوبەری ناحی شوانن دیارە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بابەتی داقوق چەند ڕۆژێکە هاتوونەتە دەنگ و ئەمڕۆ زەختەکەیان بە تەواوی کرد کە بۆ هۆی ئەوەی کە پارێزگار لەو بڕیاری پەشیمان بێتەوە من ئێستا بۆ زانیاری زیاتر دەچمە لای دکتۆر گەیلان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی سەوز دکتۆر سلااوت لێبێ ئەگەر بکرێت باسێکی ئەو کارانە بکەن کە ئێوە کردان تاوەکو ڕێگری بکەن لەوەی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک کەسێک لە پێکهاتی عەرەب بکات بە قایمقامی قەزای داقوق. زۆر سپاس بەڵێ بەڕاستی ئێمە کە بیستمان ئەو پارێزگاری کەرکووک بە وەکالەت بەتەمایە بە تەکلیفکردنی کارمەندێ لە پارێزگای کەرکووکەوە بۆ قایمەقامەتی داقوق ئێمە نووسراوی فەرمیمان کردو بە ناو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرانی کەرکووک بە تایبەتی ئاراستەی پارێزگاری کەرکووکمان کردووە و ئاراستەی سەرۆکوەزیرانمان کردووە کە ئەمە نائەدالەتیەکە و ئاساییە ئەو تەکلیفەی کە پارێزگاری کەرکووک بە وەکالەت کردوێتی لە بۆ بەڕێوەبردنی قایمەقامەتی داقوق ئێمەش وەکو نوێنەرانی کەرکووک کە فشارمان و زەختی خۆمان لەسەر پارێزگار کردووە بە هەوەی ئەو زەختەوەی کە کردمان وەکو نوێنەرانی کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان کە پارێزگاری کەرکووک بە وەکالەت لەو نووسراوە پاشگەز بووەوە و وەستانی تاکو ئێمەش دائنشین وەکو نوێنەرانی کەرکووک پەرلەمانتارەکان لەگەڵ پارێزگاری کەرکووکە بگەینە چارەسەرێک کە هەر قایمەقامەتیە نەتەوەیەک وەریگرێ و هاوبەش لەگەڵ ئەو قایمەقامەتی مەرکەز و دووبس و داقوق تاوتۆ بکرێت و تەکلیفی خەڵکی شیاو بکەین بۆ ئەو شوێنانەوە. ئەوەی کە هەیە ئێستا بەپێی شایستەی هەڵبژاردنیش کورد دەنگی یەکەمە بەڵام وەک دەزانین تەنها دوو بەڕێوبەری ناحیە هەیە کە کوردن 6یان لە تورکمانە و 8یان لە عەرەبن ینی چی دەکرێت بۆ ئەوەی ئەو هاوسەنگیە بگەڕێندرێتەوە کارەکانی ئێوە چی دەبن؟ بەتاکید نەموت کە ئێمە نووسراوێکی فەرمیمان کردو بۆمە سەرۆکوەزیران و بۆ ئوستاد ئەحمەد فەتلاوی کە بەرپرسی ئەقالیمی پێڵێن و پێیمانش وتووە و ڕوونمانش کردوەوە کە ژمارەی ئەو ناحیە و قەزانەی وا لە کەرکووکن و چۆن دابش کراوە لە بین نەتەوەکان کە بە زۆرینەی بەڕێگەزی عەرەب وەریگردووە و ئێمە داوامان کردووە ئەو تیمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و وەکو فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان کار بکەین لەسەرەوە کە بتوانین ئەو هاوسەنگیە بگەڕێنەوە لە ناو شاری کەرکووک و بتوانین تەوازونێک ڕابگرین لە ناو کەرکووک و لە ئیدارە و لە پۆستە ئیدارەکان و لە پۆستە ئەمنیەکان کە بتوانین شایستەی ئەو دەستکەوتە هەڵبژاردننی آخر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە ئێمە زۆرینەی دەنگەکانی و زۆرینەی کورسیەکانی کەرکووکین. جگە لە قایمقامێتی قەزای داقوق و ڕێخستنەوەی قایمقامێت و ناحیەکان ئێوە کار دەکەن بۆ گەڕانەوەی ئەو پۆستانەشی کە لە دوای ڕووداوەکانی لێکەوتی ڕیفراندۆم لە کورد سەندراونەتەوە.
بەتەکید ئێمە کارمان لەسەرەوە کردووە و قایمەی خۆمان هەیە و ئەو پۆستانەی کە دابەش بکرێتەوە لەبین نەتەوەکانی کەرکووک بەبێ استحقاقی انتخابی هەڵبژاردننی آخر هەڵبژاردننی کەرکووک وەک بۆ ئەنجومەنی نوێنەران بەپێی ئەو استحقاقا گەرێ ئەو پۆستە حکومیانە ئەو پۆستی ئیداری و پۆستی ئەمنی بگەڕێتەوە بۆ نەتەوەکان بە یەکسانی و بەپێی استحقاقی انتخابی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەکید زۆرینەی ئەو پۆستانە و ئەو پۆستە ئەمنی و ئیدارەکان گەرێ وەربگرێتەوە. دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر گەیلان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ دالیا دیارە ئەوەی کە جۆبیستی بوون وتەی دکتۆر گەیلان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو هاوکات دەمەوێت ئاماژە بۆ ئەوە بکەم لە دوای ڕووداوەکانی لێکەوتی ریفراندۆمەوە لە کەرکووک 108 پلا یاخود 108 پۆست لە کورد وەرگیراونەتەوە کە لەوانە 98یان ئیدارین و 10یان سەربازین واتە لە هەموو لایەنەکان هەوڵ دەدرێت کورد لە شارەکەدا لاواز بکرێت و پۆستی لێ دەسەندرێتەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم بابەتەوە هاتوۆتە دەنگ و ئەوەیان ڕاگەاندووە کە چی دیکە ئەم غەدرە قبوڵ ناکەن کە لە کوردانی کەرکووک بکرێت. زۆر باشە پێم نەر ماشاڵڵا عومەر زۆر سپاس لەگەڵم بوویت.